پەیوەندیمەوە نەبووە ژمارە زۆرەیان کەمە گرنگ ئەوەی لە میانی بەردەوامبوونیان زیاد دەبێت داواکە داوای ڕەوایە. یان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ دەستپێکی ناڕەزایەتیەکانمان ڕادەگەێنین دژ بە پلەبەرزکردنەوەی مەرجدار بۆ ئەوەش لە ڕۆژانی داهاتوودا بەردەوامی بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانمان دەدەین بە میکانیزم و شێوازی جیاواز بۆ ئەوەش داوا لە حکوومەت دەکەین پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان دەست پێ بکاتەوە بە بێمەرج لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان پەنا دەبەینە بەر خۆپیشاندان و ناڕەزایەتی بەرفراوان هەموو پەککەوتنیەکی دەوام دەکەوێتە ئەستۆی دەسەڵات. بەیاننامەی مامۆستایان و فەرمانبەران. توێژێک دەنگ هەڵا بڵێت توێژێکی تر نایەتە دەنگیان داواکان هەموو داوای ڕەوایە هەموو داوای ئینسانی کوردە